بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە دەرسی پێشوو لە باسی فەن و جەمالیەت لە ئیسلامە باسی ئەومان کرد کە ئەو دەوڵەتە مەئمولەی کە هەیە و ئێمە هەنگاوی بەرەو ئەنین پێویستە چێژ وەرگرین لە هەموو جوانیەکان، جوانە مادی و معنەویەکان هەردووکیان. چۆن لە بینینی گوڵێک سەرنجمان ڕائەکێشێ و جەماڵ ئەبینین، لە بینینی ڕەوشتێکی بەرز سەرنجمان ڕائەکێشێت و جەماڵ ئەبینین. فەن و هونەر تعریف و پێناسەی بریتیە لە ئەو زمانەی کە ئینسان ئەوێت جەوهەرەکان و شتە بە قیمەتەکانی ناخی خۆی دەربخە. هەموو حەضارەتێک هەمیشە گرنگی تایبەتی هەبووە بەشی فەن و هونەر. بۆیش زۆر کات هونەرەکان ئەدرێنە پەنای جوانی، ئەوترێ هونەرە جوانەکان، واتە جەماڵ جوانی بەشێکە لە هونەر. هونەرەکان زۆر زۆرن کە ئینسانی موسڵمان تعبیر لە ذاتی ئەمکە. جاری وا هەیە ئیشارەتێکە، جاری وا هەیە جوڵەیەکە، جاری وایە سەوتە، دەنگە، قسەیە، شعرێکە. زۆرن بابەتەکان کە ئەبنە مایەی ئەوەی کە تۆ دەرئەخەن، فکری تۆ بۆچوونی تۆ دەرئەخەن. ئێمە ژایانی پیرۆزی ئیسلام وەکو حەضارەتێکی زۆر گەورە بێهونەر نین. بەشی هونەر لە ئیسلامە ئیشی لەسەر کراوە و کارێکی زۆر گەورەی هەیە. نەشئەت و سەرەتای هونەری ئێمە دیقەت ئەدەی لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە شێوازی تەرتیبی مزگەوتەوە دەست پێ ئەکا. ئەگەرچی لەو زەمەنا مزەخرەفات و جوانی و جس و گەچ و ئەمانە لە مزگەوتە هیچی بەکار نەهات، بەڵام ئەو تەرتیب و نظامی کە لە ناو مزگەوتە دەڵاتی لەسەر سەرەتای دروستی فەنێک ئەکرد کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە جۆری فەنی دەنگخۆشی سیرەکەی لە کاتی زەماوەن و ئاهەنگەکانە کچۆڵەکان گۆرانیان ئەوت حتا لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دایکمان عایشە بۆمانە گێڕێتەوە لە ڕەواتێکی صحیحی موسلیمە، ئەفەرمێ کۆمەڵێک جاریە بە دەورمەوە بوون، گۆرانیان بۆ ئەوتم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ژوورەوە و ڕاکشە. ئەفەرمێ سەیدنا ئەبوبەکر هاتە ژوورەوە، زۆر بە تووڕێ ئەمانوتی لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە ئەکەن، دەفیان لێدا و گۆرانیان ئەوت. فەرمووی وازیان لێبێنە ئەی ئەبوبەکر. لە ڕوایەتێکە ئەفەرمێ بۆ ئەوەی یەهود بزانێت دینەکەی ئێمە فوسحەی تایە و مەجالی ئەوەی تایە کە تەرفیهاتی تیابێ لێیان بگەڕێ. بەشێک لە هونەری ئیسلامی بریتە لە دەنگخۆشی، بریتە لە غینا و گۆرانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ نەکردن. دیارە ئێمە زەمنێک لە ناو کاری سەحوەی ئیسلامیە بەعام و درێژیەک لە ناو مێژووی ئیسلامیە زۆرینەی کات گەنجەکانمان یەک تەڕەفی شتەکان ئەبینن. هەموو مەسئلەیەکی فقهی ئینسان ئەبێ سەری هەموو ئەطرافەکان بکە. تەنها مەسئلەیەک لە خزمەتانە بۆی چاومان زیاتر ڕۆشن بێتەوە، لە باسی مۆسیقایە بزانین اختلاف لە بین عولەمایانە چۆنە. ئێمە باسی ئەوە ناکەین کامە ئەرجەح و کامە ڕاجح و ئایا حەرامە حەڵاڵە و کێشەی ئەمە نییە. اختلافێکی عولەمای لەسەرە، مادام شتەکە فقهیە ئەو کەسەی بیکە هەر باشە نەیکە هەر باش، هەر کەسە و ڕەئی خۆی، هیچ پێکدادان ڕوو نادا. بەڵام ئیمامی غەزالی یەکێکە لە قوتبە گەورەکان لە مەذهبی ئیمامی شافعیە و یەکێک لە فەیلسوفە گەورەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. طبعا لە هەموو ئەهلی سونە لە شیعە حوجەت الله شتیوە زۆر زۆرە، لە ئەهلی سونە یەک کەسێ پێوتێ حوجە بەڵگە کە ئیژ ئیمامی غەزالی پێوتێ حوجەت الئیسلام. بە درێژایی مێژووی ئیسلام یەک کەس پێوتراوە کە ئیژ ئیمامی غەزالی. ئەفەرمێ خوا جەل جەلالوه سڕێکی زۆر تایبەتی داناوە لە ناو نەغمەکانە و وەزنێکی تایبەتی داناوە کە کاریگەریەکی زۆر سیر لەسەر ڕۆحەکان دروستەکە.
هەندێک لە سەوتەکان ئینسان دڵخۆشەکە، هەندێکیان غەمباری ئەکە، هەندێکیان وای لێ ئەکا کە پێ بکەنێ، هەندێکیان وای لێ ئەکا کە ئاگای لە خۆی نەمێنێت لاشێ بجوڵێ. ئەفەرمێ هەندێکیان وا ئەکا کە ملی ئینسان بجوڵێ، هەندێک قاچی ئینسان، هەندێک دەسی ئینسان. ئەفەرمێ هیچ کەسێک وا تێنەگا کە ئەم شێوازە جوانەی کە لە بەهارێکە ئەیبینێ وا تەسەور نەکە ئەمە مۆسیقا نییە، ئەمە بەشێکە لە مۆسیقا. ئەفەرمێ دیقەت بدە ئەم مۆسیقایە تەئسیرات ئەکا لەسەر دەوروبەری خۆی و هەموو کەس گوێی لێ ئەگرێ و هەموو کەس بەم جەماڵە سەری سوڕەمێن. ئەفەرمێ مۆسیقاکان چەند بەشێکن، بەشێکیان لە شتی گیاندارەوە دەرەچن، بەشێکیان لە شتی بێگیانەوە، بەشێکیان بەدەستی مرۆڤ، بەشێکیان بەدەستی مرۆڤ نییە. هەندێک مەسەن خوڕەی ئاوەکەیەتە خوارەوە گیاندار نییە و سەوتێکی جەماڵێکیش بە تۆ ئەدا، هەوایەک سەوتێکی جەماڵ بە تۆ ئەدا. تەیڕێک بولبولێکی جوان کە ئەخوێنێ ئەوە لە حیوانێکەوە تۆ گوێبیستی ئەبی گوێ لێ ئەبێ. ئەفەرمێ زائیدی ئەمانەش هەندێکی بەدەستی ئینسانە، هەندێکی بەدەستی ئینسان نییە. ئەفەرمێ هەموو کەسێک ئەگەر هاتوو من لم يحركه الربيع وأزهاره والعود وأوتاره فهو فاسد المزاج. ئەمە ڕێیان پیاوە گەورەیە، ئەڵێ ئەگەر کەسێک بەهار و گوڵەکانی بەهار ئەمی نەجوڵان، ئەگەر عودێک لێدرا ئەمی نەجوڵان، ئەفەرمێ میزاجی تێک چووە لەیسە لەهو عیلاجی نییە ئەم کەسە. بۆیە ئەفەرمێ ئەبینی مناڵێکی بچووک خوا ئەم فیتڕەی تیا دروست کردووە، دایکی بە جۆرێ ئەڵڵا ئەڵڵا ئەیخەوێنێ، بە سەوتێک ئەخەوێ، بە سەوتێکی تر خەبەرە بێتەوە. هەندێک جارە فەرمێ گریانی مناڵەکە دایک ئەزانێ ئایا برسێتی یان نەخۆشەیە چییە، جۆری گریانەکە بۆی تەحدیدەکە، واتە ئاواز زۆر شتێ بۆ تەحدیدەکە. ئەمە ئەبێتە سەرەتایەک لە حەضارەی ئیسلامیە هەندێک لە عیلاجی نەخۆشەکان بۆ مۆسیقا ئەکرێ. بۆیە لە زمانی ئیبن سینا سیرەکەی کە یەکێک لەو شوێنە سەیرانەی کە لە بەغدا دائەنرا کۆمەڵی مەنەسە بوو، ئێوەران نەخۆشەکان ئەچوونە سەر ئەم مەناسە، قەراقی ئەم مەنەسانە هەندێک گەنج تەعین کرابوون، دانرابوون کە کۆمەڵە نەشیدیان بە سەوتی خۆشەوت و دەنگی دڵی خەڵکان هێواشە کردەوە. و لە دواترە ئەمە گۆڕا هەندێک شوێنە مۆسیقایان تەپڵیان ئەوانە لێ ئەدرا. ئەمە مەسەلەیەکی خلافیە لە بین عولەما بە درێژای مێژوو هاتووە. بای ئەوە نییە کە ئینسانی موسڵمان مناقەشەی لەسەر بکە، بەڵام بەشێکە لە فەنی ئیسلامی کە لە مێژووی ئێمەیە هەیە و ئینکاری لێ ناکرێت کە زیاتر لە چەند سەدەیەک مێژووی ئیسلامی و حەضارەتی ئیسلامی مۆسیقا و زۆرێک لەو بابەتانەی بەکارهێناوە کە فوسحەیەک بۆ لە دینە بەکاریان هێناوە. هەر لە زمانی ئەصحابەوە هەردوو ڕەیەکە هەیە لەسەر ئەوەی دروست و نادروست. هەر لە زمانی ئەصحابەوە لەسەر غینای ئافرەت و گۆرانی وتنی ئافرەت هەردوو ڕەیەکە هەیە بۆ مناقەشاتەوە. بۆیە ئینسانی موسڵمان چاوی گەورەتر کە من لەوە چی عمرێک تەنها یەک تەڕەفم خوێندوێتەوە. بۆیە هەمیشە فکرم یەک شێواز بووە، بەڵام ئێستا هەردوو تەڕەفەکان ئەخوێنمەوە، ڕەئی ئەمانیش و ئەوانیش هەردووکیان ئەدیلە سەیرەکەی هەیەە، چونکە ئەم مەسئلە بە مجەڕەدی عەقڵ حەل ناکرێ. هەردوو لا سەیرەکەی دلیلیان هەیە، ئەو دلیلی خۆی هەیە لە قورئان و سونە، ئەو دلیلی خۆی هەیە لە قورئان و سونە. ئەم جۆرێ بیر ئەکاتەوە بۆ ئەو شتێکە لە قورئان و سونە، ئەویتر بە جۆرێ فوسحەیەک لە دینە هەیە. لە مەسەلەی فەنیشە مەجالاتێکی زۆر گەورە کراوەتەوە. بزانین فەنی ئیسلامی چۆن تەطەوری کرد و چۆن نەشئەتی کرد، هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وردە دەستی پێ کرد. لەناو جەنگەکانە هەندێک سرود و نەشید و قەسائید ئەوترە، دەنگی خۆش و سەوتی خۆش کاریگەری خۆی هەبوو، قورئان و دەنگخۆشی لە قورئانە کاریگەری خۆی هەبوو. بۆیە بە درێژایی مێژوو سەیرەکەی سەوتە خۆشەکان تەئسیرێکی زۆر گەورەیان هەبوو لەسەر مەسەلەی گەیاندنی قورئان. ماسە سعیدی نورسی باسی کۆتایی زمانی دەوڵەتی عوسمانی ئەکا، ئەفەرمێ ڕۆژێکیان دڵم زۆر ماندوو بوو، چوومە ئایا سۆفیا تەنها بۆ گوێگرتن لەو گەنجە دڵناسک و دەنگ جوانانەی کەوا قورئانی پیرۆزیان ئەخوێن، هەر یەکەی بە لەحنێک و سەوتێک و شێوازێک. ئەڵێ لەگەڵ هەر کەسێکیانە ئەوەستام دنیایەک فکری ئەبردم بەرەولایەک بە شێوازی سەوتەکەی خۆی. بۆیە هەتا ئێسەر لە تورکیایە جۆری بانگەکان سەوتی تایبەتی هەیە، مثلا بانگی بەیانیان بە سەبا ئەدرێ و ئێواران بە حیجاز ئەدرێ و یەکێکیان ئیستیقبالی ڕۆژە و یەکێکیان شەوە کۆتایی پێیە و جۆری سەوتەکان کاریگەری هەیە و ئەلحانەکان هەمووی کاری، ئەمە هەمووی بەشێکە لە فەنی تۆ. یعنی زۆر کار لە مەکتەبە کە باسی دەرسی هونەر ئەخوێنرێت، تەنها وازان ڕەسم دروستکردنە هونەر،
هونە زۆر گەورەیە هەر شتێکە تعبیر لە ناخی تۆ ئەدا ئیتر ئایا ئاوازێکی خۆش و جوانە ئایا زەخرەفەیەکە ئایا ڕسمێکە ئایا بیناسازیەکە هەر شتێکە لەوانەیە کە باسیەکە بۆیە سەرەتای موسڵمانان لە مەسائیلی فەنە چەند شتێکی بچووک بەدەستەوە بوو بەڵام دواتر لە دەوڵەتی ئومەویەکانە وردە وردە مەسائیلی فەن زۆر گەورە بوو حتا ئێستا ئێمە شانازی ئەکەین بە قوبەت الصەخرەوە هەمومان ئێمە قودسمان بینیەوە قودس قوبەیەکی زۆر گەورەی جوانی زرد بەسەر سەریەوەیەتی لە زۆرێک لە ڕسمەکانە ئەوەی ئەکەین لە کاتی باسی قودس و باسی گەورەی فەلەستین و دژ بە جوولەکە یەکسەر قوبە الصەخرە پیشان ئەدەین قوبە الصەخرە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دروستی کرد زمانی ئومەویەکانە بۆ یەکەمین جار بوو قوبە بۆ شتێکی ئێمە ئیسلامی دروست کرێ دیارە لە زمانی ئومەویەکانە زۆر گەشەی گەورە بووە لەگەڵ ئەوە زۆر گرنگی بە ڕۆح و مەعنا و بەشە مەعنەویەکە دراوە لایەکتری زۆر گرنگی دراوە بەشە ظاهریەکە بۆیە کۆشک و تەلاری جوان بە تەرتیبێکی جوان و مزگەوتی جوان جوان مزگەوتی ئومەویەکان مەشهورە لە شام و قوبەت الصەخرەش مەشهورە دواتری لە زمانی عەباسیەکان و دواتر لە زمانی عوسمانیەکان و زمانی دەوڵەتی فاتیمی و هەموو ئەو دەوڵەتانەی تر کە هاتوون لە مەمالیک و لە هەمووی گرنگی بەم بەشەداوە واتە ئێمە سەرەتایەکمان هەیە وردە وردە بەرەو کۆتایەک ڕۆشتوین بەڵام زۆر گرنگە ئێمە هەندێک مەسائیل هەیە ئاگامان لێبێ لە هەموو دیقەت بدەی لە حەضارەتی کۆنی ئێمە وشەی تەوحید عەقیدەی ئینسانی موسڵمان مەبادی ئینسانی موسڵمان لە هەموو هونەرێکی ڕەنگی داوەت دیقەت ئەدەی يعني سرود بسر پیغمبری خواه اوتری صلی الله علیه و آله و سلم اما پیغمبرێکمان هەیە ئەزانێ بەیانی چی ڕوئەدا ڕایان نەگرێ نەکەن ئەمە نەڵێن بەس خوا ئەزانێ بەیانی چی ڕوئەدا تەوحیدی خوا لە هەموو شتێکە لە هونەرێکە لە سرودێکە هەیە ئەگەر دیقەتتان دابێ هەومان هەرجمان ئەومان ڕائەکێشێ باشە مزگەوت بۆچی منارەی هەیە بۆچی قوبەی هەیە ئەگەر دیقەتتان دابێ ئەم پەنجەیە بەم شێوازە ببینن ئەبەم کەیفیەتە ئەمە هێمای قوبەی مزگەوتەوە ئەمەش هێمای منارەکەمانە واتە وشەی تەوحید دەگەێنێ بۆیە هەندێک لە عولەما پێیان باش نییە لە مزگەوتەکانە باسییان کردووە کە دوو منارەی تیاوێت تەنها یەک منارە باشە چونکە نیشانەی تەوحید و خوا بەیەکزانینە فەلسەفە ئیسلامیەکە لە پشتیەوە ئەوەیە قوبەیەکی جوان ئەبێ کە نیشانەی ئەم پەنجەیە بەم شێوازە وەستاوە و هەروەها بەم شێوازەش ئەو پەنجەیە کە بەرزوەتەوە منارەکەی واتە وشەی تەوحید تیا ڕەنگ دراوەتەوە هەمووتانەوە زەخاریفی ئیسلامیتان بینیوە لە مزگەوتەکان و لە مەتاحیفە کۆنەکانە زەخرەفەی ئیسلامی هەمیشە نقطەیەکی هەیە دەست پێ ئەکا طبعا ئێمە سێ جۆر زەخرەفەی ئیسلامیمان هەیە وەکو معلوماتی جەنابتان جۆری یەکەمیان پێوترێ زەخرەفەیەکی هەندەسی لە ئیسلامە هەمووی بە چوارگۆشە و لاکێشە و مەودای خڕ و مەسەلەن ئەو شتانە وردە وردە هەمووی دروستەکرێشتی هەندەسین هەندێکشمانە پێوتێ زەخرەفەی نەباتی گوڵ و ئەنواعی مثلا گەڵا لەم لای دروستەکرێ هەمووی قەرەباڵەخەکرێ ئەوەش زەخرەفەیەکی دووهەمە زەخرەفەی حیوانی شەیە کە لەم ئەخیرانەوە طبعا دروست بوو ساڵی 500ەکانی کۆچیەوە وردە وردە لە ناو فەرش و ئەوانە زەخرەفەی با بڵێن حیوانی دروست بوو جۆرێک لە ئاژەڵ جۆرێک لە ئینسان جۆرێک لەوانە تیا دروستەکرێت ئەم سێ جۆرە زەخرەفە هەرسێکیان ئیسلامیە کە ئەساسەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەسڵی تەوحید تایە چونکە هەر هەمویان نقطەیەکی هەیە بۆیە ئەگەر دیقەتتان دابێت زۆرینەی زەخرەفە ئیسلامیەکان ناوەڕاستەکەی وردی کەرەوە شتێکی خڕ دەرەچێت ئیتر لە دەور و دەرەوە پەل ئەکوتێ بۆ ئەملا ئەولا ئەوەش نیشانەی ئەو تەوحیدە بۆ کەتیانە ڕاگیر کردووە طبعاەوە ئێمە خۆمان ئەم دەرکە ناکەین بەڵام مستەشقین زۆر دیراسی ئەمەیان کردو هاتوون زەخرەفەی ئیسلامی خوێندوێتەوە ئایا زەخرەفەی ئیسلامی دەڵال لەسەر چی ئەکا سێرەکەن لە هەموویە دەڵال لەسەر وحدانیەتی خواکە دەڵال لەسەر حەرەکەکە دەڵال لەسەر بێکاری بێئیشی باشە یان بێمەجالی خەڵکی موسڵمان ئەکا بۆیە ئەها دیقەت بدەن ئێستا فەرشە یان هەر فەرشێکی مزگەوتەکان بینی جۆرە پڕیتیایە ئەڵێن بۆچی زەخرەفەی ئیسلامی پڕە لەبەرەوەی موسڵمان هیچ کاتێکی نییە بۆی دانیشتێ پاڵی دابێتەوە چۆن زەخرەفەکەی پڕە بە هەمان شێوازکاریشی ئەوە قاڵ و پڕە زۆر خوێندنەوە لەسەر زەخرەفەکرێت طبعاً زەخرەفە هەر یەکەی مێژوویەکی خۆی هەیە و دیراسەی هەیە هەموو زەخرەفەیەکە لە شوێنەکە دروستەکرێ لە مێژووی ئیسلامی بەس دروست کراوە و بابەتێکی زۆرە هەر گەنجە بێ لە هونەری ئیسلامی لەو بارە شارەزایی پێیەکە ئەتوانێت زۆر بخوێنێتەوە لەسەری و دیراسی زۆر گەورە گەورەی لەسەر مهم تەوحیدی خوا لە هەموو زەخاریفی ئیسلامیە ڕەنگ ئەداتەوە و صیفاتەکانی خەڵکی موسڵمان ڕەنگ ئەداتەوە تایە ئەگەر دیقەتان دابێ گەردوون زۆر پڕە طبعاً فەلسەفەی ئیسلامی لەسەر دوو شت بنیان ئەنرێ لەسەر مرۆڤ و گەردوون
هەموو زەخارفی ئیسلامی ئەم دوانەی تێ مرۆڤ لەگەڵ گردوونە تۆ دیقەت بدەن مەسەلەن لەناو مرۆڤە هیچ شتێکمان نییە لا کێشە بێ چوار گۆشە بێ بۆیە لەناو بینای ئیسلامیە هیچ شتێکمان نییە لا کێشە چوار گۆشە بێ نە پەنجەرەیەکمان نە دەرگایەکمان هەمووی ئەقواسە وەکو ئینسان چۆن شانەکانی قەوسن بە هەمان شێواز فەلسەفەی ئینسانە لەوێ ڕەنگ ئەداتەوە قەرەباڵخی کەون ببینە بەو هەموو قەرەباڵخێ بالضبط لەناو فەلسەفەی ئیسلامی و حەضارەی ئیسلامی فەنی ئیسلامی ئەیخوێنیتەوە قەرەباڵخی ئینسان بخوێنەرەوە یعنی ئێستا بە سەیری ڕەگ و دەماری ئینسان کە چۆن هاتووە ڕۆشتۆ بەناویەکە لەناو زەخرەفەی ئیسلامیات و ئەیخوێنیتەوە بۆیە فەلسەفەی ئیسلامی بە تەواوی ڕەنگی داوەتەوە لەناو چیە لەناو فەنی ئیسلامیە لەناو حەضارەتی فەنی ئیسلامیە زۆر شتمان هەیە کە ئێستا وەکو توڕات بۆ ئێمە ماوەتەوە سەیری ئەکەین تێ ئەگەین لەو زەمانە خەڵکی موسڵمان چەند گرنگی داوە بەو لایەنانە ئێمە چۆن وتمان جەماڵی ڕۆحە بینین جەماڵی دنیاداریش ئەبینین بۆیە دیقەت ئەدەی ئەو پارچە کوپانەی کە ماوە زۆر قەرەباڵخن هەموویان پڕن لە نەخش و نیگاری زۆر سەیرە ئەنواع زەخرەفەیان تایە ئەوە بەشێکە لە توڕاتی ئێمە کە هەتا ئێستش ئەوانەی کە ماوەتەوە جێگەی سەرنجە جێگەی ئەوەیە کە خەڵک دیراسی کە ئایا ئەم زەخرەفە بۆ چه ساڵێ ئەگەڕێتەوە بۆچی بەم شێوازە کراوە کەیفێتی تەتەووری ئەم زەخرەفەیە لەکوێیە چ شێوازێک شوشەکان و کاری شوشە سازی ئێمە طبعاً کاری شوشە سازی ئومەتی ئیسلامی لە ساڵی سیاسەتەکانی کۆچیەوە شوشە وردە وردە کەوتە ناو ئومەتی ئیسلامی دروست کرا لە بەرد ئەتوێنرایە شوشە دروستە کرد دواتر لە ساڵی 500ەکانی کۆچیا وردە وردە شوشە بۆ پەنجەرە و بۆ شوێنە گشتیەکان دانرا وەکو ئەم شوشەیە کە ئێستا ئەیبین کاری لەسەر کرا و تەتەوور کرا ئێستا حتا ئەو شوشانەی ئەو زەمانە کە تۆ سیر ئەکەی هەمووی زەخاریفە ئێستاش ئەبینن ئەم شوشانە بڕێکی کە موشەجەراتە هەمووی زەخاریفە زەخرەفەکان بڕێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ زەمانی دەوڵەتی عەباسیە ئومەوی ڕەمزە بۆ ئەوان یا بۆ دەوڵەتی عوسمانی ئەگەڕێتەوە بۆیە ئەبینی ئەم بەشە لە مەسئلەی چێژ و زەوقی خەڵکی موسڵمان و جوانی بینینی خەڵکی موسڵمان بە ئاشکرا لە شوشەواتەکانیانە ئەبینیتەوە ئیتر زەخرەفەش بابێکی زۆر گەورەیە لە هەموو بوارەکانی بیناسازیە تۆ ئەیخوێنیتەوە و هەروها لە مەسەلەی سەجاد و فەرش و ئەمانەشە بە درێژایی مێژوو ئیسلامی هەبوو بۆیە ئیمامی نەووی لە 500ەکانی هیجریا فەرمێ لە باسی جواز و ناجوازە طبعا علەما اختلافیان هەیە لەسەرەوەی ئایا ڕسمی مرۆڤێک مەسەلەن ئاژەڵێک بە کاملی کرابێ ئایا دروستە یا نادروستە ئەفەرمێ بەسەر فەرش و ئەوانەوە دروست کە ئەگەر زەخرەفەیەکە بێت و ئەڵێ لەبەرەوەی شوێنێکی محتەرەم نییە ئینسان قاچی بەسەرانەیە فەرمێ دروستە زەخاریفی حتا حیوانات و ئاژەڵات و ئەمانە لەسەر فەرشیش دروست بکرێ مهم ئەمە مەجالاتێکی شەریعەتەکە ومناقشات علماء لسر أم مسألة ولو صالاني أخيرة يعني تركمان كان كمسيحي بون خط عربي زور جرينجي في أدرا يعني أسي وتصور كان إما كاتك بيني جنجك من منالك من جلك لبركة جلك سيركي رمز جيكي أوروبي بسروي نازن الرمز كما نايشي جاري وما نايشي خرابي شيء بهمان شواس أو عباني باشاكاني تركمانكان كمسيحي بون أرمنكان ئەیاندا بەسەر شانیانە بە عەرەبیشتی لەسەر نووسرا بوو زەخاریفەکان هەندێک جار ئاەتی قورئان نەزانی ئاەتی قورئانەکە لەسەری نووسراوە چکە بابی زەخاری بابێکی زۆر گەورەیە چۆن ئەوان مەسەن ئێستا غەزوی ئێمە ئەکەن دائما مەسەن غالب ئەوێ مەغلوب بە تاوی تاوەکە بە هەمان شێواز لە عالەمی ئیسلامی ئەو زەمانانە هەموو شتێکی عالەمی ئیسلامی فەنێکی خۆی تیا بوو کە دەڵاتی لەسەر خەڵکی موسڵمان ئەکرد ئەگەڕایەوە بۆ لای خەڵکی موسڵمان مەسائلی زەخاریف طبعا لزمانێکە تەنها لە بەرد لە زمانی ئومەویەکانە دروستە کرا بەڵام دوایی گەشەی کرد مەسەلەی زەخرەفە لە عالەمی ئیسلامیە لە زمانی عەباسیەکانە بووە خشتەکانیش بە نەقش و نیگار و بە قاڵبی تایبەت و وردە دروستە کرا هەتا ئێستش ئاثاوارەکان ماوەتەوە لە جیهانی ئیسلامیە دواتریش لە ئەندەلوسە لە قورتوبە مزگەوتی گەورەی قورتوبە ئێوە تەسەوور نەکە مزگەوتی گەورەی قورتوبە وەکو مزگەوتی شافعیە مزگەوتی گەورەی قورتوبە 600 پایەی تێ 600 پایە زەخرەفەی هیچ پایەک لە پایەکتر ناچێت تەسەوور کە هەر یەکێک لەو پایانە دەڵالت بۆ سەر یەکێک لە ئەو کەسانەکە کە کاربەدەستی ئەو وڵاتە بۆ لەو شوێنە بوو بۆیە هەتا ئێستش دیراسات ئەکرێ خوێندنەوە لەسەر ئەم زەخاریفانە ئەکرێ دیراساتی ماستەر و دکتۆرا بۆ خوێندنەوەی جۆری ئەمانە ئەکرێ بۆیە عالەمی ئیسلامی لە ئاستێکی زۆر متەتەویرایە لەم
مەسائلانە. فەنی تەجلید ترتیبکردن و بەرگگرتن یەکێکە لەوانەیە کە لە فەنی ئیسلامیە زۆر کاری لەسەر کراوە، هەر لە قورئانی پیرۆز یعنی دیقەت بدەن لە زەخرەفەکانی قورئان و ئیش لەسەر قورئان. هەندێک نوسخی قورئان هەیە، ئێستا ئێمە تقریبا هەموو ئیتفاقمان کردووە لەسەر ئەم نوسخانەی قورئان ئێستا لە بەردەستمانە. هەندێک نوسخ هەیە سەرت سوڕ ئەمێنێ، نوسخەیەک ئەبینی لە قورئان هەموو کەلیمەیەکی ناوەڕاستی لاپەڕەکە بە ئاڵتون نووسراوە، بەرزکراوە گەورەترە، هەموو قورئانەکە بە دەوریا ئەڕوا وەکو چەقێک ئاوهایە، هەموو کەلیماتەکانی تر بە دەوریا نووسراوە. هەندێک زەخرەفە هەیە بە دەوری ئەو قورئانەوە کە ئەنووسرێ، ئەم زەخرەفانە تۆ تەسەوور مەکە وەکو ئێستا پەڕە و چاپ و ئەمانە هەوو بێ، کەسێک بەس پەڕەکەی دروست کردووە، کەسێک بڕیوێتی و تەرتیبی کردووە، کەسێک بەس زەخرەفەکانی کردووە، کەسێک بەس نووسینەکەی کردووە. مانووبوونێکی زۆر بووە، بەڵام خزمەتێکی زۆر گەورەی قورئان بووە. یەکێک لەو شتانەی کە مەهەرەی قورئان نووسیویانەوە ئەفەرمێ هەموو جارێک وەکو هیچ خەڵتێکی تر نییە کە قورئانمان ئەنووسی دەستنوێژمان ئەگەر دوو ڕکعات نوێژمان نەکرد ئینجا ئەنەوین لەو قامیشەی کە پێمان ئەنووسی. هەموو جارێک ئەمە تکرار ئەبوو. بۆیە لە عالەمی ئیسلامی سەرهی گرنگیەکی زۆر دراوە بە زەخارفی ئیسلامی، هەتا ئەم ڕۆژ گرنگی پێ ئەدرێ. بۆیە وا تەسەوور نەکەن ئێستا ئێمە زەمانێکی تەمەڵیە خەڵکی موسڵمان قورئان نانووسێتەوە، بڕواکەن لە زەمەنی ئازایەتی خەڵکی موسڵمانە هەموو کەس لە قورئانی خۆیان قورئانی ئەخوێن، نەئەچوو قورئانێکی تر بەکاربێنێ، خۆی بە خەتی خۆی ئەینووسیەوە. اینجا واش تەسەوور مەکەن شتێکی ناڕەحەت بێت. جارێک لە ناوەندی مامۆستا عوسمان ئەوەیەکمان کرد، دەورەیەک بۆ نووسینەوەی قورئانی پیرۆز، ئافرەتێک لە 16 ڕۆژە هەموو قورئانی نووسیەوە بە شێوازێکی زۆر جوان کە من سێرمەکە سرم سوڕ ئەما، 4 قەڵەمی بەکارهێنابوو، ئەلوان و ڕەنگی جوان جوانی بەکارهێنابوو، بە 16 ڕۆژی توانیوە بینووسێتەوە. ویستم ئەمەی بۆ ئیسینساقکەم بیدەمە، وتی مامۆستا نامەوێتەوە، تازە فێر بووم، دانەی تر ئەنووسمەوە هی خۆم هەتا مردن لەسەری ئەخوێنمەوە. تەسەوور کە کەسی وای خەتاتمان هەبووە لە فەنی ئیسلامیە ئەڵێ بە 22 ساڵ اینجا قورئانەکەی خۆی نووسیەوە کە لەسەری بخوێنێتەوە دیڕاسەیکە و لە خزمەتیە بێ. گرنگیدان بە قورئان زۆر گەورە بووە و گرنگیدان بە زەخارفی ئیسلامی و تەجلیدی قورئان بەشێک بووە لە فەنی ئیسلامی. فەنی عیمارەی ئیسلامی زۆر گەورەیە بەڕێزەکانم. سەیری ئەم وڵاتە مەکەن، تەمان وڵاتێکە کاول بێ و داگیر بکرێ، دائما ئەو خەڵکەی کە مەغلوبە کە شکاوە ئیتر سەیری ئەو کەسێکە کە غالبە لە هەموو شتێکە تەقلیدیەکە. تەسەوورکەن ئێستا ئەم کوردستانی خۆمان نمونەیەکە، یعنی تۆ بیرکەرەوە ئەبینی مەسا ئەمە گوندی ئەڵمانی، ئەمە گوندی نازانم یابانی، ئەمە نازان ئەنواع و ئەشکال لەم کەلیماتانە سێرەکەی توڕاسی چەندین وڵات تێکەڵ بۆ بەسەرێکە کەس نازانێت. یان هەر لە ماڵەکانە ئەو خەریتەی وڵاتێکەوە هی شوێنێترەوە هات تێکەڵ و پێکەڵەیەکە، بەڵام خەریتەی ئیسلامی چۆنە؟ ئێمە خۆمان بۆ خۆمان خاوەنی مەشاریعی خۆمانین، خۆمان بۆ خۆمان لە هەموو زەمانێکە ئومەی ئیسلامی خاوەنی مەشاریعی خۆی بووە. بۆیە مهندسە موسڵمانەکان زۆر ئەبێ گرنگی بەم لایەنە بن لە هونەری ئیسلامی، چونکە هونەرێکی گشتی هەیە لە هەموو دەوڵەتێکە ڕەنگ ئەداتەوە، هونەرێکی تایبەت هەیە. هەموو کەس حەزی بە سەوتی خۆش نییە و بڕوا گوێ بگرێ، هەموو کەس حەزی بە زەخرەفە نییە، هەموو کەس حەزی بە خەتاتی و جوان نووسی نییە، هەموو کەس حەز ناکە سەیری ڕەسم کە. بەڵام هیچ شاری ناچارە چۆتە هەر شارێک سەیری زەخرەفەی شارەکە لە بیناسازیە ئەکە. بۆیە ئەڵێن ئەو فەنەی کە لە پێشچاوی هەموو جیهانە بریتێ لە بیناسازی. بیناسازیش خەریتەی ئیسلامی خۆی هەیە. پێویستە مهندسە موسڵمانەکان ئەوەندەی بیر لە خەریتەی ئەملاولا ئەکەنەوە، ئەوەندە بیر لە خەریتەی ئیسلامی بکەنەوە، بزان چی بکەن لە خەریتەی ئیسلامیە. ناڵێن لێ قاڵبا بوەستێت، چونکە خەریتەی ئیسلامی بە درێژایی مێژوو لە فەنی معماریە تەتەووری کردووە. بە هەمان شێوازە بێت تەتەوور کە حتا لە زمانی سەلاح الدینی ئەیوبیە عەرزیان کردوتیان ئەی سەرکردەی موسڵمانان فاتیمیەکان قاعەیەکیان دروست کردو بە هیچ شێوازێ، هیچ جۆرە گیاندارێتیان ناژی، نە مێشولە نە مێرولە نە هیچ شتێ ناتوانێت بچێتە ناوی. ئەڵێ چوو سەیری کرد، زۆر سەری سوڕما. لەو زەمانە مێرولە زۆر بوو، بەچە هەندەسەی ئەمە دروست کراوە، هیچ جۆرە ئاژەڵە ناتوانێت تێیا بژی. بەڵام زۆر ئاساییە بۆ ئینسان ئەگەر بێت و پارچە گۆشتێکی تا بنرێت چانێک ئەمێنێتەوە نافەوتێ، کەچی هیچ جۆرە شتێک مێش و مەگەزێک تێی نادا. وێ سەلاح الدین بڕیایدا بیکاتە خەستەخانە مادام شوێنێکی ئەوەندە گرنگ بێ. بۆیە لە میسرا ئێستاش ئەو خەستەخانە ماوە کە سەلاح الدین ئەیوبی بڕیای لەسەردا کە ئەو شوێنە بکرێتە خەستەخانە بە فەنێکی معماری ئاوا گەورە کرا. بۆیە فەنە معماریەکانی سینان کاتێکە ئەخوێنیتەوە سێرەکەی سەرە سوڕ ئەمێنێ. مزگەوتی سولەیمانی چۆن دروست کرد، مزگەوتێکی تری چۆن دروست کرد، ئەم منارە دەڵاتی چی ئەکرد، سێبەری ئەم منارە دەڵاتی چی ئەکرد، سێبەری ئەم دەرگا دەڵاتی چی ئەکرد. یان یەکێک لە مزگەوتەکانی سینان سەرە سوڕ ئەمێنێ. یعنی نوێژی نیوەڕۆ یەکێک لە دەرگاکان
سیرەکەی کەسێک دروسە بێ لە سێبەرەکە وا پیشانەدرێ نەفرێکە ئاوا دەستی گرتووە نوێژەکە ڕێک کاتی نوێژی نیوەڕێ لە نوێژی عەسریشا بە هەمان شێواز یعنی بە چ کەیفێت و بە چ خەریت و بە چ بیرکردنەوەیەک ئەمە کراوە خۆ ئەو بە سەهلی نەکراوە بۆیە فەنی ئیسلامی زۆر لە مەسەلەی عیمارەیە زۆر تەتەوڕێکی گەورەی کردووە و جیهان بینیکی زۆر گەورەی بینیوە بەخۆیەوە کە خەڵکی موسڵمان پێویستە هەمیشە بیر لەوە بکاتەوە ئێمە پێشینەمان ئاوا بووە ئێستامان بم شپرزیە ئایندەمان وا شپرز نابێ خەریتەی ماڵەکان هەرێکەی نەوعێ بێ بەڕاستی خەڵکی موسڵمان نەبێ بزانە چی بکە حتا خەریتەی ئیسلامی جۆرێ لە ڕۆحیەتی تایە ئەگەر گەڕەکی مەڵکەندی کۆنی سلێمانی مەسەن ئینسان سیرکە سیرەکەی ماڵەکان بە کەیفێتێکن هیچ ماڵە سەیری ماڵێکی تر ناکە مسەیتر نییە بەسەر ماڵێکتر ناو حەوشەی ماڵەکەی تر ببینێ هەموو جۆرێک لە تەرتیبات و چکە ڕۆح تایە زۆر گرنگی پێ ئەدرێ فەلسفەی ئێمە و حەضارەتی ئێمە تەنها فەلسفەیەکی دنیای بلۆکی نییە بلەو بخەیتە سەریەک ڕۆحی تایە کارەکە مافی دراوسەکەی ئەپارێزێ سێبەر حتا حسابی خۆر و سێبەر بۆ دراوسەکەیەکە بۆیە هەندێک مەسائل و مەفاهیمی قوڵ هەیە لە مەسەلەی هەندەسەی ئیسلامیە زۆر گرنگەکە گرنگی پێ بدرێت جارێکتر زیندوو کرێتەوە اینجا فەنی ئیسلامی زۆر لەمە تەجاوزی کردووە تەسەوورکەن فەنی ئیسلامی ئەفەرمێن لە زمانی ئەیوبیەکانە قەڕافیەکێکە لەو عولەمانەی لە ئوسولی فقه زۆر زیرەکە عالمێکی مالیکیە یەکێکە لە مەذهبی ئیمام مالیکی ئەفەرمێ بیستم کە یەکێک لە خەلیفەکان پێش ئێمە سەعاتێکی هەبووە بۆ کاتی شەو نوێژەکەی پیاوێک لەناو ئەم سەعاتە هاتوۆتە دەرەوە و پێی وتوێتی ئەی ئەمیر و خەلیفەی موسڵمانان هەسا کاتی 12 ڕکاتەی نوێژتە دواتر کەسێکی تر هاتوۆتە دەرەوە وتوێتی دەی ئێستا هەستە کاتی نوێژی ویترتە دواتر کەسێکی تر هاتوۆتە دەرەوە پێوتەوە هەستە ئێستا کاتی ئەوتە نوێژی بەیانی بکە چۆن سەعاتێک هەندێک جار هەبوو تەیرێکتیا هاتە دەرەوە لەم ئەخیرانەوە لەسەر عینی ئەفەرمێ قەڕافی چەند ساڵێک دانیشتم بۆی ئەمە دروستکەمەوە ئەڵێ هاتم سەعاتێکم دروست کرد بە پێی کاتەکان لە هەندێک لە کاتەکانە ئەڵێ هەرچیم کرد نەمتوانێت سەوتەکە دروستکەم بەڵام دوو چۆلەکەم تیا دروست کرد و بەردیانە خستە خوارەوە تەقەی بەردەکانە ئەتزانیکەوە هەندێک ئاویەتە دەرەوە و زەرعاتێکی زۆر جوان ئەبینی تەقەی بەردەکان ئەهات چەند تەقەیەک ئەهات بە ئەندازی سەعاتەکە ئەوەندە بەردیانە خستە خوارەوە بە ئەندازی سەعاتەکە دواتیش ئەم بەردانە خۆیان ئەچوونەوە سەرەوە ئەهاتنەوە خوارەوە خۆ مەعزانەیەک و مەلایەک و عالمێکی ئوسولیە بەڵام یە لە لایەنێکی ترە لە بوارێکی ترە کار لەسەر فەن ئەکا بۆیە عەزیزانم ئێمەی موسڵمان لە ڕاستیە ئەو حەضارەتەی کە چاوەڕێمان ئەکا زیندوی کەینەوە وانییە لە فەن ناخاڵی بێ یعنی ئێمە زەمانێک سەحوەی ئیسلامی تەنها فەنی مەنع کرد وای لێ هات دوای گەنجەکانی خۆی ئەچون گویان لە گۆرانی مۆسیقای مەنع کرد دوای مۆبایلی هەمووی پڕ بوو لە مۆسیقا ئەبێ خوێندنەوەیکی نوێ بۆ ئەو حەضارەتەی کێتە پێشەوە بکرێ لە ڕووی فەنی ئیسلامیەوە ئەبێ تەتەوراتی زۆر گەورە بکرێ نابێت بەجێ بمێنین ئەمەش هەمووی لە کتێبی فقهی کۆنا هەیە هەمووی اختلافاتە بۆ کەس حەسم نەکراوە لە پێشتر بۆ ئێمەش حەسم ناکرێت بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەبێ خۆی ئامادە کردبێ بۆ بینینی جوانیەکان هەموو چۆن جەماڵە معنەویەکان ئەبینێ جەماڵە مادیەکانیش ببینێ ئاینی پیرۆزی ئێمە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة بەخوا دنیامان ئەبێ زۆر تۆکمە و جوان و مڕەتەب بێ جێی سەرنجی هەموو جیهان بێ بەخوا ئاخرەتیشمان بە هەمان شێواز ئەبێ کافران و بێدینان هەزاران ئاخ و ئۆف بۆ دنیامان بۆ قیامەتمان هەڵبکێشن زۆر بابەتی تر هەیە لە فەنی ئیسلامی کە باسی کەین بەتایبەتی لە باسی خەڵی ئیسلامیە کە بەڕاستی هونەری نووسینی ئیسلامی و خەڵی عەرەبی زۆر گەورەیە ئەوەندە ئیکتفاءەکەم بە باسی فەنی ئیسلامی داوامە لە زاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ خۆی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین یا ربی خۆی گیان ئێمە چاوەڕێی نەسرەتی ئومەتەکەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم یا ربی خۆی نەسرەتمان بدە بمان گەڕەوە سەر ثەقافەت و گەورەی خۆمان یا رب العالمین یا ئەکرەم الأکرەمین ئێمە عەبدانێکی زۆر گوناهکاری زەلیل بەخوا پەروەردگارە هیچ شک نابێن تۆ نەبێ ڕەحمەتی تۆ نەبێ یا ئیلاهی بە کۆڵی گوناهەوە بەرەو پیرت هاتوین یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی هەرچی گوناهەیە کردومانە لەم ساڵە لێمان خۆش بە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە
یا ئیلاهی گوناهێک گەورە بوو دەسم و دەممان بۆ برد خۆی عەفومان کە گوناهێک سەغیرە بوو نزیکی کەوتینەوە چاومان قایم بوو یا ئیلاهی عەفومان کە گوناهێ ئالوودە بووین پێوەی خۆی عەفومان کە گوناهێ بەسەرمانە تێپەڕی یا ئیلاهی عەفومان کە گوناهێ لەمەو پێش ئەیکەی کردومانە یا ئیلاهی عەفومان کە لەمەو دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی تۆ عەفوی تو عەفوکارانت خۆشەوێ یا ئیلاهی عەفوت زۆر خۆشەوێ و ئێمەش بە کۆڵی گوناهەوە هانای عەفومان بۆ لای تۆ هێناوە عەفومان کە لەم شەوانی قەدر و ڕۆژانی قەدرەیە یا ئیلاهی دڵەکانمان پەیوەستی خۆت کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گرفتەکانمان چارەسەر کە بەخوا ئیلاهی ئێمە لە زەمانێکە ئەژین زەمانێک زۆر ناڕەحەتی و تەعەبمان بینیوە ماندوو بووین کافران و بێدینان کاریان لەسەر هەموو شتێکی ئێمە کردووە زۆر شتیان لێ سەلب کردوون و لێ سندووینەتەوە یا ئیلاهی هەنامان هێناوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت خۆی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بەهۆش خۆیان بێنەرەوە دڵەکانمان یەکخە دڵی ئومەتەکە لە نێوان دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی دڵمان یەکخە ولفت لە بینمانە دروستکە نەسرەتمان پێ عەتاکە بمان گێڕەوە سەر زانست و عیلم خۆی بمان گێڕەوە لەو کەسانێکەوە عەدالەتی تۆ لەسەر زەویا جێبەجێ ئەکەن یا رب العالمین یا ربی خۆی گیان دڵمان پەیوەستی خۆت کە یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان خۆی گیان داوات لێکەین فکر و زیهن و هۆشمان هەموو یا ئیلاهی لە چنگی خۆتا بهێڵڕەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت نێوچەوانمان بگرە بەرەو خەیر بۆ یەک چاوتروکان مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی گیان دینداری لە دڵمان ناشیرین کە تاعەتەکان لە پێشچاومان جوان کە گوناه و عیسیان لە پێشچاومان ناشیرین کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت علمی شەرعیمان زیاد کە یا ئیلاهی علمی دنیاداریمان زیاد کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت کەڕەمەکانی خۆت و بەزەیەکانی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە خۆیە بەخوات و خۆت ئەزانی ئێمە یەک دنیا داواکاریمان هەیە ڕۆژان لە دوعاکانمانە هەمویان بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا ئیلاهی دوعای هەر هەمومان قبول کە یا رب العالمین خۆیە دوعای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم قبول کە یا ئیلاهی ئەو شتە شەخسیانەی کە ئەمانە پێمان عەتاکە ئەو شتە گشتیانەی ئەمانە پێمان عەتاکە یا ئیلاهی دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئارام کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گۆڕەکانمان ئارام کە خۆیە گۆڕەکانمان ئارام کە خۆیە کاتی گیان کێشان ئاراممان کە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە لە ساحەی مەحشەرە ئاراممان کە لە پردی سیڕاتە ئاراممان کە یا ئیلاهی لە کاتی محاسبە و کتاب لەگەڵمانە یا ئیلاهی ئاراممان کە بمان گێڕە لەو عەبدانەی لەژێر مەغفرەتی خۆتا ئەیان شاریتەوە یا رب العالمین خۆیە چۆن لەم دنیا گوناهمان کرد و سترت کردین ئێمەت شاردەوە ئەوە لە ئاخرەتا بمان بەخشە بمان شارەوە پیشانی خەلائقمان مەدە گوناهەکانمان فەزحمان مەکە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیە تۆ خۆت ئەزانی بەخوا عیباتەکانمان کورچ و کاڵن بەخوا یا ئیلاهی لەمە جوانتر شک نابێن بۆ تۆی بەرزکەینەوە بەخوا ئیلاهی خۆمان ئەزانین خەجاڵەتین کە نوێژەکەین یا ئیلاهی خەجاڵەتین کە بە ڕۆژوش ئەبین یا ئیلاهی بەخوا ئەزانین خۆمان چەند شەرمەندەین چەند بێدڵین چەند بێڕۆحین یا ئیلاهی ئەزانین لە کاتی تاعەتەکانمان ڕۆح و دڵمان لە شوێنی ترە بەڵام پەروەردگارە بەخوا لە زەمەنی فیتناین جوهد و جیهادی خۆمان ئەکەین یا ئیلاهی بەخوا هەرچی ئەکەین یا ئیلاهی شەهەواتمان وازاڵ بۆ بەسەرمانە ناتوانین لەمە جوانتر بۆ تۆ بەرزکەینەوە دەیا ئیلاهی تۆ سێری کردەوەکانمان مەکە یا ئیلاهی سێری دڵی زەبوونمان کە سێری کردەوەکانمان مەکە یا ئیلاهی سێری دڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ خۆت کە یا ئیلاهی ئەم تاعەت و عیباتانمان لێ قبول کە یا ئیلاهی بەخوا ئێمە دەستی دوعا بەرزەکەینەوە لە کاتی دوعاشمان ئەغافڵین یا ئیلاهی سێری کەلیماتمان مەکە سێری دڵمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەخوا ئێمە دینەکەی تۆمان خۆشەوێ یا ئەکرەم الئەکرەمین بەخوا حەز بە عەدالەتی دینەکەت ئەکەین بەخوا حەز بە سەرکەوتنی دینەکەت ئەکەین بەخوا محەممەد المستەفا صلی الله عليه و آله وسلم بەخوا لە دڵمانە زۆر شیرینە یا ئیلاهی بەخوا ئێمە ئەهلی سونەین ڕقمان لە کەس نابێتەوە یا ئیلاهی هەموو ئەنبیامان خۆشەوێ هەموو ئەصحابمان خۆشەوێ هەموو ئەولیا و صالحینمان خۆشەوێ یا ئیلاهی ئەم حوبەی دڵمان ئەکەینە وەسیلە دوعاکانمان قبول کە تاعەتەکانمان قبول کە عەبدایەتیەکانمان قبول کە یا ئیلاهی هەڵەو کەم و کوڕیمان زۆرە
بخوا خجالتي بردم ديواني توين بخوا أجر فرماني محمد المصطفى نبوي صلى الله عليه وآله وسلم بخوا رومان نبو زمان هالبرين وتشاو برسكين ودعاكين يا إلهي هانا من بزماني بيغمبري خواه أنا أولايتو يا أكرم الأكرمين يا ربي خوايا هر شاكيك زماني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم لهم عمري أدوى إلي كردوي إما يكونها باري خجالت بار داوى اللي أكينو بيمان أطاك هر خراپەیە زمانی ئەو شیرینەمان داوای لێ کردووی پەنای پێگرتووی یا ئیلاهی ئێمەی گونەهباری خەجاڵەتبار پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئیلاهی داوا لێ ئەکەین چاکەی دنیا و ئاخرەتە داوا لێ ئەکەین بەخوا ئیلاهی ئێمە زۆر ئەترسین لەوەی کە لە دنیا ئاوا زەبون و زەلیلین و لە ئاخرەتیشە زەلیل و زەبون بین بەڵام یا ئیلاهی هەرچی سەیری ڕەحمەتی تۆ ئەکەین هەرچی سەیری جەماڵی تۆ ئەکەین لە ڕەحمەتە ومێدێک بۆ ئێمە دروسە بێتەوە یا ئیلاهی داوا لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن قبولمان کە یا ئەکرەم الأکرەمین قبولمان کە یا ئەکرەم الأکرەمین لێمان ڕازی بە یا ئەکرەم الأکرەمین خۆیان داوا لێ ئەکەین نوێژە کرچ و کاڵەکانمان لێ قبول کە ڕۆژەکانمان لێ قبول کە تەراویح بێ ڕۆحەکانمان لێ قبول کە قیامەکانی شەومان لێ قبول کە یا ئیلاهی بەخوا ئێمە لە بەرخاتی تۆ خەو لە خۆمان ئەزڕێنین مزگەوتەکانت بۆ ئاوادانەکەینەوە یا ئیلاهی داوا لێ ئەکەین لێمان قبول کە مەیدەرەوە بەسەرمانە یا ئیلاهی بەخوا لە بەرخاتی تۆ یا ئیلاهی هیچ ناخۆین و ناخۆینەوە بە ڕۆژوو ئەبین ئەم ڕۆژوانەمان لێ قبول کە یا ئیلاهی کەلیماتی تۆ ئەخوێنینەوە یا ئیلاهی تۆ خۆ لە دڵمانە جێگیری کە عەفومان کە لێمان وەرگرە یا رب العالمین ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت گوناهی زۆر و زەوەندەمان عەفو کە یا رب العالمین خوایە لەم ساڵی کە بەسەرمانە دەبی کە لە باشترین ساڵەکانی ژیانمان یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم ساڵی کە بەسەرمانە دێ باشترین ساڵەکانی ژیانمان بێ خوایە خۆت ڕامان گەر لەسەر تاعەت لەسەر عەبدایەتی لەسەر هیدایەت ڕێمان بۆ ڕۆشنکەرەوە یا ئەکرەم الأکرەمین یا ئیلاهی خۆت بۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەم و میهرەبانی خۆت یا ئەکرەم الأکرەمین ئەم دوعانەمان لێ قبول کە خوایە ئەم دوعانەمان لێ قبول کە یا ئیلاهی ئەم دوعانەمە دەرەوە بەسەرمانە یا ئیلاهی بە ئیستحقاق داوات لێ ناکەین بە ڕەحمەتی داوات لێ ئەکەین یا ئیلاهی قبولمان کە یا ئیلاهی قبولمان کە یا ئیلاهی قبولمان کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من يشوء أجبوري خوالي من قبولك